کۆمیسیۆن لە ئامادەکاریەکان بەردەوامە. زیاتر لە 3 ملیۆن دەنگدەریش مافی بەشداریکردنیان لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەیە. وا بڕیارە 30 ئەیلول هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بە پێداتاکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم 3 ملیۆن و 85,461 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەش 2 ملیۆن و 911,313 کەس مافی بەشداریکردنیان لە دەنگدانی گشتی هەیە. هاوکات بە پێداتاکانی کۆمیسیۆن لە دەنگدانی تایبەتدا 174,148 کەس مافی دەنگدانیان هەیە. بە پێی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە پارێزگای هەولێر 1,101,518 کەس، لە پارێزگای سلێمانی 1,195,000، لە پارێزگای دهۆک 719,375 کەس، لە پارێزگای هەڵەبجەش 69,151 کەس مافی دەنگدانیان هەیە. لە 11/9/2018 دەست پێ دەکات. لەلایەکی ترەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ماوەی بانگەشەی هەڵبژاردنی دیاری کردووە لە 11 ئەم مانگە دەست پێ دەکات و تا کاتژمێر 8 ڕۆژی 28 نۆ دەخایەنێت. کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ ڕێخستنی ماوەی بانگەشەی هەڵبژاردن چەندین ڕێنمایی دەرکردووە. بەپێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن، بەکارهێنانی دام و دەستگا فەرمیەکان و هێزە ئەمنیەکان دیاریبەخشین قەدەغەیە. هاوکات بەکارهێنانی سەروەت و سامانی گشتی و وەرگرتنی پارە لە دەرەوە یاساغ و قەدەغەیە. بڵاوکردنەوەی ڕێنمایەکانی کۆمیسیۆن بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کاتێکدایە هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە هەڵبژاردنەکاندا بەردەوام حکوومەت و سامانی گشتیان بەکارهێناوە و بە پێچەوانەی ڕێنمایەکانیش پارە و چەکیان دابەش کردووە. هەر لە چوارچێوەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن وا بڕیارە 42,170 کەس بۆ ڕۆژی هەڵبژاردن گرێبەستیان لەگەڵ ئەنجام بدرێت. ئەمە لە کاتێکدایە کۆمیسیۆن نزیکەی 600 کارمەندی هەمیشەیی هەیە و 1,500 کارمەندی تریشی بۆ ماوەی 3 مانگ وەک گرێبەست دامەزراندووە. لەبارەی شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش پێشتر کۆمیسیۆنی هەڵبژاردنی هەرێم ڕایگەیاند بوو هەڵبژاردنەکە بە شێوەی کۆن بەڕێوە دەچێت و ئامێری ئەلکترۆنی تێدا بەکار نایەت و کاریش بەو کارتە ناکرێت کە لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق هاوڵاتیان دەنگیان پێدا. ئەوانەشی مافی دەنگدانیان هەیە دەتوانن بە ڕەگەزنامەی عێراقی و پاسپۆرت و کارتی نیشتیمانی بەشداری بکەن، واتە هاوڵاتیان ناتوانن بە ناسنامەی باری شارستانی دەنگ بدەن. تەنیا ئەوانەی لە دایکبووی 2000ن ئەبێت ناسنامەی باری شارستانیان پێبێت. وا بڕیارە 30 ئەم مانگە هەڵبژاردنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و 28 قەوارە و هاوپەیمانیش جەبڕکێ لەسەر بەدەستێنانی 111 کورسی پەرلەمان دەکەن.